بەهۆی کێشە لەگەڵ هاوسەر و کەسوکارەکەی زیاتر لە 4 ساڵە پێی لە ماڵ دابڕیوە و لە یەکێک لە باڵەخانەکانی سلێمانی دەژی. ئەم هاوڵاتیە 30 ساڵە هاوسەرگیری کردووە و وەک خۆی دەڵێت بەهۆی ئازاردان و بێڕێزیکردن بەرامبەری لەلایەن ژنەکەی و کەسوکارەکەیەوە ناچار بووە لە ماڵ و حاڵی دوورکەوێتەوە. ئێستا ئەو یەکێکە لەو پیاوانەی سکاڵای لای یەکێتی پیاوان تۆمار کردووە. لێدراوم، ئازادراوم، شتی کەشیان لێ کردم، دڵنیام هەموو شتێکم لێکراوە. خێزانەکەم لێ یاوم، مارەیەکی زۆری بەسەرما سەپانووە. بەپێی ئامارەکانی یەکێتی پیاوان کە تاکە ڕێکخراوی داکۆکیکارە لە مافی پیاوان لە هەرێمی کوردستان لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا 42 پیاو لەلایەن هاوسەرەکانیانەوە بە هاوکاری کەسانی دیکە کوژراون. هەر بەپێی ئامارەکان لە ساڵی 2020دا 553 سکاڵا لەلایەن پیاوانەوە تۆمار کراون و 91 پیاو خۆیان کوشتووە و 8 پیاویش لەلایەن ژنەکانیانەوە بە هاوکاری کەسانی تر کوژراون و 20 حاڵەتی توندوتیژی سێکسی دژی پیاوان هەبووە و 9 حاڵەتی دەست بە سەرداگرتنی موچەش تۆمار کراوە کە ئامارەکە بە بەراوردی ساڵی 2019 زیادی کردووە کە 84 حاڵەتی خۆکوشتنی پیاوان و 5 حاڵەتی کوشتنی پیاوان هەبووە. کە بەداخەوە ئاماری خۆکوشتنی پیاوان لە هەرێمی کوردستان لە ساڵی 2012 بەدواوە زۆر ڕوو لە زیابوونە. ئەگەر بە نمونە وەری بگرین کوشتن و خۆکوشتنی پیاوان بە شێوەیەک زیایی کردووە. هەموو ڕۆژێ لە هەرێمی کوردستان 1 تا 3 تا 5 پیاو یا ئەکوژرێ یا خۆی ئەکوژێت. هەر بە نمونەتر وەری بگرین لە هەفتەی ڕابردووە واتە لە 28 و 29 12 هەتاوەکو ئەمڕۆ نزیکی بەداخەوە 15 پیاو لە هەرێمی کوردستان یا کوژراوە یا خۆی کوشتووە. بەڕاستی ینی خەریکە وڵات دەبێتە قەسابخانەیەک بۆ پیاوان. هەرچەندە توندوتیژی بەرامبەر پیاوان سەرجەمیان تۆمار ناکرێن بەهۆی تۆمار نەکردنی سکاڵاوە، بەڵام توێژەرانی کۆمەڵایەتی گۆڕانی ژیان و تێگەیشتنی هەڵی ئافرەتان بۆ مافەکانی خۆیان بە هۆکاری زیادبوونی توندوتیژەکان بەرامبەر پیاوان دەزانن. تێگەیشتنی هەڵی ئافرەت هۆکاری سەرەکیە بۆ بوندوژی کە ئەو مافانی هەیەی ئەو حقانی کە هەیەی بەهاڵە ئەڵی سنگێنی و بەهاڵە بەکاریان هێنێ و هەروەها مەسلەی گوێنەدانی پێگەی یەکتری لە ناو ژن پێگەی چییە؟ ئێمە باسی کۆمەڵی کوردیکەن کە لە کۆمەڵی کوردیا پیا و ئیشی چییە و ژن ئیشی چییە؟ زۆر جار تێکچوونی ئەم پێگانە یا گۆڕینەوەی ئەم پێگانە گرفت دروستەکات و بەریەکەوتن ڕۆی ئەمەش بێت هۆی بوونی توندوژی. ئەو توندوتیژیانەی بەرامبەر پیاوان ئەنجام دەدرێت زیاتر خۆیان دەبینەوە لە قسەی نەشیا و ئازاردانی دەرونی و دەرکردن لە ماڵ. هەندێک جاریش توندوتیژەکان دەگەنە هێرشی جەستەیی و کوشتن بە هاوکاری کەسانی دیکە. کارزان تاریخ نارتی سلێمانی.